دەکەی بە کۆڵ بە پەنجەی ئاگرینی تام، بە کۆرپەلەی ئارامی دڵ ئاوازم لێ ئەدا بە تام. ئەستێرەم لێ ئەدا لە قژی، مانگم ئەکرد بە تاسکڵاو، تریفەی سەنگینم ئەمژی بە لێوی هەستی پڕ گوڵاو. بە شنەی نیای شەماڵ کاتێ پرچیم ئەکرد شانە، هەستم بە شەوقی کوڵمی ئاڵ یەکسەر ئەبوو بە پەروانە. ئامادەبوانی بەڕێز میوانانی خۆشەویست، گوێگران و عاشقانی هونەری میوزیک، ئێوارەتان باش. بە ناوی دامەزراوەی کەریمی عەلەکە و گروپی میوزیکی کۆڵن ڤۆیلین نەوا زۆر بەخێراتتان دەکەین. دامەزراوەی کەریمی عەلەکە ئێوارە میوزیکێک بۆ گروپی کۆڵن ڤۆیلین ساز دەکات. ئەم ئێوارە میوزیکە پێک هاتووە لە دیالۆگی دوو کەمانژەن وەک نیشاندانی ڕەنگ و میلۆدی کوردی بە تێکەڵبوونی لەگەڵ مۆسیقای جیهاندا. ئالان عارف وەک ژەنیارێکی کورد و ئەجەلینا ئاڤادجێڤا وەک ژەنیارێکی ئەوروپی بە یاوەری پیانۆژەنی بەناوبانگ نادیا زاغارۆڤا.